خۆشەویستان گفتوگۆ دەکەین لەسەر ئەو ڕۆژێکە لە تورکیا هەیە چەند ڕۆژێکە دوای دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغلو خۆپیشاندەران هاتوونەتە سەر شەقام لەسەر شەقامەکانن و ئەم بڕیارە بە بڕیارێکی نەعادیلانە و سیاسی دەزانن بەڵام لە بەرامبەردا ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا دەڵێت ئەوانەی لەسەر شەقامەکانن دەیانەوێ ئایندەی تورکیا نادیار بکەن و ڕەوشەکە بەرەو خراپی بەرن. گفتوگوێن پرسوبابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاروان بەرواری مامۆسای زانکۆ ڕاستەوخۆ لە دۆکۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. بڕوانینی تو ئەوەی لە تورکیا ڕوودەدا چییە؟ بەکوێ دەگا؟ سڵاو بەڕێز بە تەماشەوانێت تاوێت هێژە هەلبەت ئەوە ئەڤروکە لە تورکیا ڕوودات دەرئەنجامێ خەلەتیت AKP و حکوومەتا تورکیا نەشێت 2002 وەرە حتا بێگافکێ کەلەکەبوون و سەر کۆمبوونا خەلەتی و کێماسیێت وان بووە هوکارەوێ چەندێ ئەڤروکە لە تورکیا پەقینێک چێ ببیت یا جەماوەری یا خەلکی یا سیاسی دەرئەنجامێ توێژی دەبیت لەسەر پاشە ڕۆژە تورکیا گەلێک خرابن بەرکو حکوومەتا تورکیا نەشیا خۆ بگۆڕیت شێوازی عقلیەتە خۆیان حکومداریە بگۆڕیتن ناوەندیکردنە هەمی تشتا مەرکەزیکردنە وان و دەستی سەرۆککۆماریدا و هەروەسا هەموو سازی و مؤسساتی دەولەتێکی دەستی خۆدا کۆم کردین بۆ هۆکارەوەی چەندێ ئێدی نەڕازیبوون سەر ئاستی تورکیا چێ ببن. یەکەم جار ناو پارتیا دەسەڵاتدار خۆدا مەدیت داود ئۆغڵۆ مەدیت عەبدوڵا گۆل و بەدیع باباجان و چەندین کەسایەتی پێز لە تورکیا شناوەوەی حزبێ دەرکەتون چەند حزبێدی دامەزراندن هەروەسا دام و دەستگەهێت وێ یعنی وان 20 ساڵی چۆیدا بەرەف زڵمێ و زۆرداریە دچون هەزارەها کەس دگرتینە زیندانی تورکیادا ڕەوشە ئابۆری ڕەوشە سیاسی ڕەوشە ئەولەکاری ڕەوشە جواکی پڕ خرابوون بەروێ چەندێ بێگومان ئەف پێنگاوە نوکە هاتی هاوێتنێژی یەک سەبەبێ وێ هەیە گرتنە ئەکرەم ئیمام ئۆغڵۆی ئەوژی ئەوە نەبیتە کاندیدێ سەرۆکۆماریە ژبەرک و ئەردوغان دەزانی سەداسەد ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دوێ گەڕا کاندیدکردنێدا دابوو سەرۆکۆماریە دەرکەوی. باشە ئەگەر ڕەجەب تەیب ئەردوغان دڵنیا بێ لەمە دەتوانێت بەم ڕێگەیە ڕێگە لەو کێبڕکێکارە بەهێزەی خۆی بگرێ یعنی ئەمەی بۆ دەچێتە سەر نەخێب هیچ ڕەنگێکیش ڕەنگە ئەوە بوو ئەردوغانی ناچیتە سەر نەژی بوو حکومەتاوی نەژی بوو دام و دەستگەهێتوی ئەو چار پێنج وەزیر خۆکۆم کرینە وەزیرێ میتەیە وەزیرێ نافخۆیە وەزیرێ دەربەیە ئەبە هەمووژی عقلیەتە ئەردوغانی شولکەن بنسی بەراوی بە شولکەش بەرهەندێ تورکیا نەمایە دەولەتەکە مؤسساتی تورکیایە بووە دەولەتەکە شەخصی میزاجی چ تشتێکی گۆرەی دەستوری بڕێبە نابش بەروێ چەندێ ئەس باوەڕ بکەم پاشە ڕۆژە ئەردوغانی و پاشە ڕۆژە AKP و پاشە ڕۆژە تورکیا پاشە ڕۆژەکە ڕەشە. باشە لەم پاشە ڕۆژە ڕەشەی کە دکتۆر بەڕێزت وا ناوی دەبەی کوور دەتوانێت چی بکە؟ یعنی ئەم ڕووداوانەی کە ڕوویاندا کاریگەری لەسەر ئەوە دەبێت کە ناوی پرسی ئاشتیە و ئێستا لە تورکیا باز دەکرێت؟ تشتی هاتیەکردن تورکیا دەرفەتەکە گەلێک زێڕین بوو بۆ دەولەتە تورکیا بۆ AKP و MHP و بۆ هەموو تورکیاژی کو ئەو پێشنیاز و بەرنامە و جەلان و ئەو مەنۆفێستاویە ئاشتی و دیموکراسیەتی و جواکە دیموکراتیک ئەوە دا کاریگەریە سەر تورکیا و وڵاتێت ڕۆژهەڵاتی ناوێژی بەگشتی کەتن و بەرەف دیموکراسی بوونێ بەت و داوای ئینان بشەڕ و بێدەنگکردنا چەکان و دەستپێکردنا قۆناغەکە سیاسی یا قانونی لێ تورکیا وەسا دیارە ئیستفادە مفاژ وێ قۆناغێ ناکەتن بەروێ چەندێ ئەس باوەرم ئەف قۆناغادێ بۆ تورکیا گەلک ئەف زەحمەت بیت ئەگەر هاتۆ چۆ دەولەتە تورکیا وێ قۆناغێ باش نەخوێنیتن ڕەوشە ئاشتیە لە تورکیا پێویستێکە وەکو چاوە نان و ئاف هەوا بۆ مرۆڤێت گرنگن ئاشتیژی بۆ تورکیا وەسا گرنگە دوێ کێش و بێشێدا نابینە CHP و نابینە AKP و قیادەوان پێویستە کورد خۆ نەکەنە تەرەفێک کورد ئالیە حەقیە قانونی سیاسی بگرن کورد سیاسی
و قانونی و اعلامی لسر ریکا حقیه و آشتیه و دیموکراسیت بچن و داخوازا گهورینا دستوری بکن بس او نبنه کشه یک جاده یا ترکیه دوی قناغه دا اجبرکو ام دزانین یعنی ایدی کس نینه جاده ترکیه بیدنگ بکد یان دویت او خلک همی بینه گرتن و قطان و کشتن و روانه زندان بکن یان جی دولت ترکیه تنازل بکد و اکرم امام اغلوی بردد ابه هر دو جی بو اردوغانی زحمتن باشە دکتۆر هەڵبژاردنەکان لە تورکیا لە 2028 بەڕێوە دەچێت بە پێی خولی خۆی ینی 4 ساڵ جارێکە پێ دوای ئەم ڕووداوانە دەگەنە دەرەنجامێک کە هەڵبژاردننی پێشوەختە لە تورکیا بەڕێوە بچێت بله صداسات چه چاره دینی دوید هلبجارتنت پیشوقت ل ترکیه بینکرنه و زحمت جی اردوغان بشه 4 ساله بیشه واضح حکم ل ترکیه بکد برکو دما مروف حکم دکه دا صلات داریه دکت الملت کی خلک کی دکه دما او خلک شمروی ناراضی بیتن بگمان دی مروف نکاریتن نریا وی خلک بگت مدید شنوزده هیوه وره حتی نکت وانشش روجادا ترکیه تریلیونت پاره خواه خسارت بویه اف خسارت یا مازن اگر یا بردوام بید ترکیه چند مهدی داش آلی آبوری و دش دولتینی کبید باشە دکتۆر هەندێک دەڵێن هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەردوغان ڕەنگە بتوانێم خۆناغە تێپەڕێنێەوەی تر خۆناغی دوایەوە خۆناغی یەکلابوونەوەی وەکو دەڵێ ساحەکەیە بۆ ئەردوغان ینی هیچ بربەستێکە و کاتە لە بەردەمیدا نامێنێت تاکە بربەزێ ساگەرە بێ ئەکرەم ئیمامۆغڵۆ کە ڕکابەرێکی زۆر بەهێزە و بە پێی پێشبینیەکان وەگەر بچنە کێبەرکەی سەرۆکایەتیەوە ینی ئەگەری دەرچوونی زۆرە پێ دوایە ئەردوغان دەتوانێن بربەستە تێپەڕێنێ gelek zehmet Erdogan şet evê astangê vê berbestat pêşiya xwe raketin ji ber ku Erdogan şêwazekê xelet waqeekê xelet yani xandina Erdoganî bo rewşa Tirkiye bo rewşa herêmê bo rewşa Rojhilatê navên bo rewşa cîhanê xandineka xelet e Erdoganî bi tinê êk armançeye li ser desthilatê bimînît û zêdetir pare û milk û mal û serwet û samana bixwe û partiya xwe kom ket êdî Erdogan nûneriya gelê Tirkiya naketin û nûneriya hezba xwe jî naket ber vê çendê hezbawî parçe parçe bû û gelê Tirkiya jî dijî wê rabû ev bu carayekê ye mêjûa Tirkiya da ku Türk bixwe xelkê Tirkiya bixwe pêkhateya Tirkiya bixwe dijî desthalata xwe radibin eke Türk bi vê çendê etregesperestin zîb jî dijî hikmêt xwe narabin herçend xirabin bes ev qonaxa dumahiyê ye Erdoganî êdî Erdogan nikarît hikim biket eger bi zorî am tezwîrê xwe derbixît jî ya bi zehmet ev şêt berdewam bî ser desthalatê باشە دکتۆر هەندێک دەڵێن لە ڕابردوودا یعنی کوردی هیچی دەست نەکەوتووە لە جەهەپە ئەوە بوو دەنگی بە کاندیدەکەیاندا هاوپەیمانی کرد لەگەڵان بەڵام شتێکی ئەوتوی لێ نەچنیونەتەوە ینی بۆچی ئێستا خۆی یەکلا بکاتەوە لەوەی پشتیوانی جەهەپە بکات دژ بە ئەردوغان لە ڕابردوودا زۆر دەرفەداتۆتە پێش دەزانین لە سەردەمی سەلاحەدین دەمیرتاشا ئەردوغان داوای جۆرێک لاوپەیمانی کرد بەڵام ئەوان ڕەتیان کردەوە دەبینی نەتیجەکەی واکەوتەوە کورد هەر ماڵوێرانی و دەستگیرکردنی چالاکەکان و سەرکردەکانی لێکەوتەوە ئێستا بۆ خۆی یەکلا بکاتەوە لە نێوانم دوو بەرێدا نه دوێت کورد نەبنە تەرەفێکە vê sîrayê li Tirkiyada ji ber ku CHP jî çi pêngaf nehavêtin yek pêwîst bihavêtin ji bo yekilakirina rewşa Tirkiya ji bo hindê naçebîtin Kurd li Tirkiya senger dijî EKP an MHP bigirin û naçebî biçine sengera wan jî da. Kurda sengera xwe heye, Kurda fikir û felsefe û dîtin û bîr û bûçûnet xwe hene, proje xwe heye, konfederalîzma xwe heye, cemawerê xwe heye, partiyê xwe siyasî xwe hene, siyasiyet xwe hene. Kurd evroke li Tirkiya ji hemû hezb û hêzek û lanekê diyê yê siyasît rêk û pêktir û şêwazekê eqlane kar dikin ji ber vê çendê jî Kurd şwêr çendê mezintirin hezbeka siyasî li Tirkiya an şexsek bişêt Kurda di berjewandiya xwe da kar bînîtin. باشە دکتۆر دواپرسیارم بە ڕوانینی تۆ پرسی ئاشتی لە تورکیا بەکوێ دەگا
بەڵێ دوبارە بکە بەڕوانینی تۆ پرسی ئاشتی لە تورکیا بەکوێ دەگا تورکیا جددیە لە پرسی ئاشتی لەگەڵ کووردا نەخێ تورکیا جددینینە دپرسا ئاشتیێدا بەلێ تورکیا دەزانیتن پشتی سووریێ تورکیا هەڵدوەشیت و تورکیا ئەگەر هاتو چوو پرسا ئاشتیێ چارەسەر بکەێت و دەگەل ئیمرالی و قەندیلی تەنسیق هەبیت و یەکێتی و یەکرێزی هەبیت و پێنگا بێت بەرف ئاشتی و دیموکراسیەتێ و یاسایی بوونێ پابێژم تورکیا وەکو قەوارێ خۆیە بێگا بێ دێمینیت ئەگەر تورکیا دپرسا ئاشتیێدا وەکو خەفکێک وەکو حیلەک وەکو پلانێک دژی کووردا و دژی ئوجەلان و دژی حرەکەتە ئازادیە بکار بینیت بێگومان تورکیا دەکەویتە ڕەوشەکە گەلەکە خراپدا پرۆسە ئاشتیە تێک بچیت تورکیا دەوێران بیت شەرژی دەست پێ بکات ئەیدی شەر لە دهۆکێ و قەندیلی و سلێمانیە وان دەست پێ ناکات گول ناوگولی و سندیا بەرواریە شەر دەکەویتە دەریاسپی و دەریارەش و ئەنقەرە و ئستانبولێ و کورد دکارن داخلی تورکیا بخوادا ماوەی هەیڤێکی دو هەیڤادا ئابوورە تورکیا بکەنە سفر ئەڤەژی نەت بەرژەوەندیا کووردا دەرەنەیە تورکیا و نەژیە ڕۆژهەڵاتێ ناویندا ئاگرێ شەر خۆش بویج بەربێ چەندێ دەرفەتێکا زێرینە ئەردۆغان بشێتن هەم خەلسەرپیا بگریت هەم ژێ حکمێ تورکیا بەرەف دیموکراسی بوونێ ببێت ji ber ku tiştê nukel Tirkiya kêm ew e dîmokrasiyet nîne û mafê mirov nînin azadiyê tak û azadiyet giştî bin pêkirîne hizara mirovêt bêgunehe zîndanan danay bû vê çendê guherîna destûrê Tirkiya û pêngav habetin beref civaka dîmokrasiyek çareserî ye دکتۆر باشە کەواتە بە ڕوانینی تۆ ئێمە دەتوانین کات بەڕێکەین یان ئەگەرچی بیشزانین تورکیا ڕەنگە ڕازگۆ نەبێت لە جوڵاندنی ئەم پرس و باسەیە بەڵام دۆخێکی ناچاریە هەر دەبێت لەگەڵیدا بڕۆی وەکو دەڵێ ئاشتی ئەگەر بەڕاستیش نەبێ هەرە بێ بەرەو پیری بڕۆی نه آخر برای پیر چون آن پیشوازی کردن لاشتی قناق که خویا یا دیارکری هیا دم که خوی دیارکری هیا ممکن نینه ترکیه یا بردوام بی سر قصف کردن روش آوای کردستانه و تهدید توی سر بزاب رزگاری خازه کردی سر بردمان کردن دورت گری لابکار اینانا چکه کیمیایی و چکه قدغکری و که نوکلری یه تقلید و هرش توان بردوام بین گرتن شردار یا بردوام بی تو قیوم آدانن و پروسا آشتی برف پاش ببن و هرش بکنه سر کرده ممکن نینه آشتی یا بردوام بیتن صبر کرداجی حدوده که خوی تایبت هیا لی دویتن آشتیش دو آلیا ببید ممکنینه آشتیش لای کرداب تنه ببید کرداب پنگابت خواه بتن یه عقلانه یه سیاسی پهنگابت خوی دستوری هاوتن چاره سری گید پروژه دانا اتفاقات چه بون گل دولتی اول ساله که زیادتر هاتنو چون گل برئیس اوجلان هیا لإمرالی سروک وزیرتوان سروک حکمت وان اردوغان بخشلی همی چوینه امرالی اوجلان دیتیه پیوندیتوان گل قندیلی هاتنو چونتوان هنه جبر هنده اینو که هاتیا قناغا دماهی بو چاره سریه چاره سرید بر جواندی هر دولاندایه بس کرد نچارنینن حتی دماهی ترکیه آشتی رفض بکد و ترک نچار بن دگل پروسا آشتی بچن نه کرداجی بدیلت خواهنه سراست نفخویی و هرمی و جهانی بزاو رزگاری خازا کردی افروکه مزنترین و پیسترین قناغا خدایه بو ترکیه باش وکی ضعیفی تماشای دوزا کردی نکد جبرکو اوجلان و پکک و قندیل شلاوازی و اتفاقی و آشتی نکن بلکو جموقف قوت پروسا آشتی دست بکریه باشا دکتور وا دەردەکەوێت لە دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالانەوە ئیتر ینی ئەو بەشەی کە دەکەوێتە سەر تورکیا کە زەمینە سازیە بۆ جێبەجێکردنی ئەم پەیامە ینی تورکیا ئەم زەمینە سازی وەکو پێویست نەکردووە جگەلەوەی تەنها لە ئاهەنگەکانی نەورۆزە جۆرێک لە ئازادی زیاتر هەیە لە ئاهەنگەکانە جۆرێک لە ینی هاوڵاتیان دەتوانن بە ئازادی ئاڵا بەرزکەنەوە وێنە بەرزکەنەوە دروشمەکان بڵێنەوە بەدەر لەوە زۆر ینی هەنگاوی کردداری نییە لە بەرامبەر پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالانە
ڕاستە ئەو مەسەلا نەورۆزێ و ئازادیا هەندێکی ئازادی پتر هەبوو ئەvە حەقێکی کووردا و ملەتێ تورکیانە ئان سووریە ئان عێراق هەر جایەکێدی نەوروزەخوا بۆ ئازادی بکەن لێ دەولەتێ پێنگاوێک بتنێژی هێشتا بەرەف ئاشتیە نەهاوێتیە پێویستە پێنگاوە ئێکێ دەولەت شەڕ ڕاگریتن و اتفاقیەکە شەڕاگرتنێ نابینە هەردوو لا هەبیتن پێنگاوە دوێ دەولەت بهێت گرتیە سیاسی تەمامی بەردێت خەلک بشن سیاستمەدار و گەریلا و کەسێت یەت ئاسایی و یەت سیاستمەدار و یەتبەری نوکەوان تاوانە تیرۆرێت تاوانبان کردی سەردان و هاتنۆچوونە تورکیا بکەن پەکەکە بکاریتن کۆنگرەیەکە خواب ئامادەبوونا بەڕێز سەرۆک ئۆجەلان کۆنگرەیەکە خوا ببەستیت و گرێ بدەت هێزێت نافنەتەوەی وەکو ئەمریکا و ناتۆ بەشدار بن دە پرۆسا ئاشتیێدا کورد بکارن لە تورکیا پێنگاوێکی بەرەف دیموکراسی دێ بچن و بەری هەر تشتێکیژی دەبێت دەستوری تورکیا بێتە گۆڕینێ مەجاالێ خەباتە سیاسی یا ڕاگەهاندنی یا جەماوەری یا مەدەنی بوو کوردە هەبیتن وێگا بێدێ پرۆسا ئاشتێک کەویتە سەر سکێ خۆیە درست. زۆر بەڕێز دکتۆر کامەران بەرواری مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لە دۆکەوە لەگەڵمان بووی.